براف ومامۆسایانی بەڕێز قوتابیان خوێندکاران و ماتەم و خەمناکی و پەرۆشی خۆمان دەنەبڕی بۆ میادە مەزنە. ساڵیادی ڕقبوونەوەی دوو پەپولەی ڕێگای زانستە چنار و هێمن لە کاتی گەڕانەوەیان ڕێگەونەکەن ماڵەوە نادوەستنەوە لە شوێنێکی دوور لە ئاوەدانی بەداخەوە گیان دەسپێرن. دۆست بووە وەسنگی میهرەبانی و سۆز و بەزەیی و لێبوردەی ئاوەڵا کردو بۆ خەڵکی دەوروبەر ئەو بوو لێ نیشتەجێ بوون. چنار و هێمن دوو قوتابی بوون، باوکیان ئەنفال بوو. لە دوای کۆڕەوەکەی ساڵی 1991 ئەوە بوو خەڵکی گەرمەسێر و کەرکووک و خەڵکی شوێنەکانی تریانە ئەم شارە بەداخەوە تەخت کرابوو. لە پیلانی حکوومەتی عێراقیە هەبوو کە ئەم شارە ئاسەواری نەمێنێ، خۆڵەکەیشی نەمێنێ، ئەو خۆڵەکەی گواستەوە بۆ نزیکی گوندی کانیسپیکە. لە کاتی گەڕانەوەی خەڵکەکە لە دوای کۆڕەوەکە قوتابخانەیەک لێرە کرێتەوە بەناوی قوتابخانەی سێ سادق. ئەو قوتابخانە سێدەوام بێ، نزیکەی 1000 قوتابی هەیە و مامۆستاکانی خۆبەخش بوون. بەڕێوەبەرەکە ناوی مامۆستا ڕەجەب عەبدوڕەحمان بوو. زۆر جار دانیشتومان لەگەڵا کردووە گێڕێتەوەڵێ ئەو ڕۆژی شەشیەک ئەم دوو قوتابیە کە ڕۆژانە بە پێ هاتن لە مجەمەعی شانە دەریەوە بۆ خوێندن لەم قوتابخانە. ئەو بوو لە کاتی گەڕانەوەیان ئەو ڕۆژە کڕێەوە بە فرو سەرما بێت. لە کاتی گەڕانەوەیان ڕێگەونەکەن ماڵەوە نادوەستنەوە لە شوێنێکی دوور لە ئاوەدانی بەداخەوە گیان دەسپێرن و ئەبنە پەیکەری شارێک. ئێمە ساڵانە ئەم یادە بەرزڕاگرین بەپێی جاڕنامەی زیانی ماکوونەوە. ئەو بوو لێرە لە نزیکی ئەم بینایی کە ئێستاکەیان ئەمڕۆ ڕۆژی حوتی یەکی ساڵی 2023 ئەلبەتە لای هەمومان ئاشکرایە ئەمڕۆ ڕۆژی ساڵیادی ڕقبوونەوەی دوو پەپولەی ڕێگای زانستە چنار و هێمن کە بوونەتە سمبول و پەیکەری شارێک. ئێمە هەمومان لێرەوە بۆ کۆبوونەتەوە ماتەمینی ڕائگەیەنین بە بۆنەی سڕبوونی ڕۆحی ئەو دوو پەپولەیەوە و پەیامیشمان ئەوەیە کە چیتر با لە ڕێگەی زانستە ئێمەش نەبینە قوربانی، ئێمەش وەکو مامۆسایانی وانەبێژ دامەزراندنمان بۆ ڕێک بخرێ و مافەکانمان بدرێ لەم ڕێگەیەوە، چونکە بەڕاستی ئێمە برەو پێدەرین ڕێگەی چنار و هێمنین وەکو وەفایەک بۆ ئەوانیش بێ بە حکوومەت و دەسەڵات هاوکار و دەستباری ئێمەش بێ.